دکتۆر شارزان زۆر سپاسە دەکەم بۆ ئامادەبوونت بۆم دیمانەیە. سپاس دەکەم. حەز دەکەم پرسیاری یەکەم لە دواترین پەرەسەندنەوە دەست پێ بکەین بە تایبەتی ئەو بڕیارەی کە سەرۆک ترامپ داوێتی لەبارەی ڕاگررتنی ڤیزا بۆ وڵاتیانی حەوت وڵات. تۆ چۆنی دەبینی؟ ئایا ئەمە وەکو پێشێلکاریەکی مافەکانی مرۆڤ لی دەڕوانرێت یا بەڕای تۆ چییە؟ Well, I think it's absolutely a violation of people's human rights. بەڵێ پێم وایە بێ هیچ چەند و چۆنێک پێشێلکاری مافەکانی مرۆڤی خەڵقە و هەروەهاش پێشێلکاری وابەستەیە بە یاساکانی ناوخۆی ئەمریکا و یاسا نێونەتەوەیەکانیشەوە. وەک دەگوترێت هۆکاری پشتی ئەم بڕیارەی سەرۆکایەتی بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە، بەڵام لە ڕاستیدا ئەم بڕیارە زیانی لە زۆر وڵاتی هاوپەیمانی ئەمریکا داوە لەوانە عێراق. دەشبینین بشێویەکی لە سرانسەری جیهاندا دروست کردووە. لە هەمان کاتیشدا کاریگەریەکی نەرێنی بووە بەسەر پەنابەرانی خۆیان لەسەر کوتکردن دەرباز دەکەن و خۆیان لە بەرنمەکانی نەتەوەیە گرتوەکان و هەروەهاش ئەمریکادا ناونووس کردووە. ئەمە بێلەوەی کاریگەری نەرینیەکانی ئەم بڕیارەی سەرۆکایەتی دیارە بەسەر ئەو کەسانەوەی بۆ کۆچبەری پەسەندکراون یانی ئەوانەی مافی نیشتە جوبوونیان دراوەتێ گرین کارت، بەڵێ کاریگەری نەرینیەکانی ئەو بڕیارە زۆرن. بەڵام داناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی کە ئەم بڕیارە هیچ پەیوەندیەکی بەوە نییە مەسلەی ئاینی بێتە ئاراوە، بەڵکو پەیوەندی بە تێرۆرەوە هەیە، ینی بۆ پاراستنی وەکو لە ڕاگەیانەکەی درنگانێکی ڕۆژی یەکشەمەیدا باسی کردووە بۆ پاراستنی ئاسایشی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پارێزراوی دانیشتوانی ئەمریکایە. لێرەدا چۆن؟ Well, I disagree. And so I think the first thing to keep in mind... نا من هاوڕانیم. شتێک کە لە بیرمانە گوتاری هەڵمەتەکانی هەڵبژاردننی داناڵد ترامپ لە 2 ساڵی ڕابردوودا زۆری دژی ئاینی ئیسلام بووە و دژی مسلمانان بووە. تەنانەت گەر بڕوانینە ئەو زمانی بڕیارەکەی سەرۆکایەتی پێنووسراوەدان بەوەدا نانێت زۆرێک لە کەمایەتیەکان قوربانی دەستی ڕێکخراوە تیرۆریستیەکانن، لەوانە کەمایەتیە ئاینیەکان بە مسلمانەکانیشەوە. بیرمان نەچێت ئەمە بێلەوەی هەندێک هەن هاوپەیمانی ئەمریکا بوون و کاریان لەگەڵ ئەمریکادا کردووە و ژیانی خۆیانیان خستۆتە بەرمەترسیەوە و لە ڕووی یاساییەوە مافی ڤیزای کۆچکردنیان هەیە، بەڵام ئەو مافەیان نەدراوەتێ لە ناو ئەمریکادا پارێزراو بن. سەختیەکی زۆر لە پرۆسەی وەرگرتنی کۆچبەراندا هاتۆتە ئاراوە کە پێویستی بە بەڕێنگاربوونەوەیەکی زۆر هەیە و ئەوەش کە دەخوازم خەڵق بیزانێت ئەوەیە ئەو بەڕێنگاربوونەوەیە زۆرە هەیە. پرۆسەیەکی درێژخایەن و ئاڵۆز لە بەردەم پرۆسەی نیشتەجێکردنی ئەوانەدا هەیە کە خۆیان لەسەر کوتکردنەکانی وڵاتەکانیان دەرباز کردووە. جا بۆیە ئەگەر دۆناڵد ترامپ نیگەرانی لەبارەی پارێزراوی ئاسایشیەوە هەیە، ئەوە پێویست بوو بڕیاری سەرۆکایەتیەکانی تەنانەت یاسەکانی ئەمریکاش وردەکاری زیاتری تێدا بوونایە لەسەر ناسینی تیرۆریستان و هەروەهاش جیاکردنەوەی قوربانیانی تیرۆریزم. بەڵام ئەوەی کە داناڵد ترامپ زیاتر جەختی لێ دەکردەوە هەم لە هەڵمەتەکانی هەڵبژاردننیشدا و هەم لە وتارەکانی کە پێشکەشیشی کردبەوەی یاکیشان بە بۆنەی سەرکەوتنیەوە لە هەڵبژاردنەوە ئەوی تریش بوتاری ڕۆژی دەست بەکاربوون و سوێنخواردنی یاساییەکەی بوو، جەخت لەوە دەکاتەوە کە دژی ئیسلامی تێرۆریستیە، دژی ئەو ڕێکخراوە تێرۆریستیانەیە کە بە ناوی ئیسلامەوە کارەکەن نەک ئاینی ئیسلام. بەڵێ ئەمە بۆ خۆی وەها دەڵێت، بەڵام پێم وانییە ڕنگدانەوەی لە سیاسەتەکانیدا هەبوو بێت. بۆ خۆم 8 ساڵ لە عێراق و لە هەرێمی کوردستانی ژیاوم ئەرکێکی ئەوەندە قورس نییە زۆربەی مسلمانانی جیهانی ئیسلامی کە دژی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانن جیا بکرێنەوە. یانی تۆ سەیری ئەو ناوچانە بکە لە عێراق کە کەوتونەتە ژێردەستی داعشە و ناوچەکانی مووسڵ و ئەنبار بنمونە. ئەو خەڵقی لە ژێردەستی داعشدان بوونەتە قوربانی ئەو تیرۆریستانە و زۆریان ئاوارەی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراق بوون. بەڕاستی ئەوە کارێکی ئەوەندە قورس نییە ئەو خەڵقە جیا بکەیتەوە و یانی شتێگەیشتن بۆ ڕەوشەکەیان نەهەبێت. ئێمە ئەمە دەبینین لە سیاسەتەکانیدا. ڕاگررتنی ئەو خەقانەیە لە پرۆسەکەدا لەلایەن دەستگاکانی ئەمریکاوە کە لە ڕووی ئاسایشیەوە کێشەیان نییە، بەڵام بگوترێت ئەمانە مەترسین بۆی پاشخانی ئاینی و یا نەژادیەوە یانیش بەهۆی ئەوەی لە چ وڵاتێکداوە هاتوون شتێکی چاوەڕوان نەکراو بوو. پێشم وایە پێشێلکردنی یاساکانە جێسەرنجە و خەڵقیش ئاماژەیان پێکردووە لەو بڕیارانەی سەرۆکایەتیدا ژمارەیەک وڵات باس نەکراون وەک عەرەبستانی سعودیە کە زۆربەی هێرشبەرەکانی 11 سپتەمبەر خەڵقی عەرەبستانی سعودیە بوون. بۆچی ئەو بڕیارەی سعودیە ناگرێتەوە بەڵام عێراق دەگرێتەوە لە کاتێکدا عێراق لەگەڵ وڵاتەیە گرتوەکانی ئەمریکادا شەڕی دژ تیرۆریستان دەکات؟ جا بەڕاستی شتێکی نالۆژیکیە.
باس لەوە کرد کە نزیکەی 8 ساڵ لە عێراق و لە ئەرێمی کوردستان بووی. ڕەوشی مافی مرۆڤ لەوێ چۆنە چه جۆرە هەڵسەنگانێکت بۆی هەیە خۆ دەزانی زۆرێک لە راپۆرتە هەم ناوخۆییەکان هەم دەرەوەییەکانی ژاخو نێونەتەوەییەکان ئاماژە بە پێشەلکاریەکی زۆر دەکەن وایە؟ Absolutely, and I think it's important to recognize that. بەبێ هیچ گومانێک پێم وایە گرنگە بزانرێت ئەمانە دۆسەی جیهانین لە هەر کوێیەک بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت لە وڵاتێکی تر بێت یان لە ئەمریکاش بێت ئێستا مافەکانی مرۆڤ لە ژێر هەڕەشە و مەترسیدایە. پێشم وایە لە کاتێکدا ئەمریکا ئەم جۆرە هەڵوێستانەی وەکو ئیستای دەبێت ئەوە ینی بنکۆڵکردنی ڕێبەرایەتی و توانایی گەیاندنی پەیامەکان و پێوانەکانمان سەبارەت بە مافەکانی مرۆڤ. بەم جۆرە سیاسەتانە ڕەوایی خۆمان بنکۆڵ کردووە. لە ئەزمموی خۆمەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش عێراق و هەرێمی کوردستانیش بەڵێ پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ جێی نیگەرانی ڕژدن. لەوانە پێشێلکاری بەرامبەر ژنان، بەرامبەر منداڵان، بەرامبەر گیراوەکان، دۆستیەکانی لەسەر ئاینن. ئەمانە هەمووی ئەو کێشانن پێویستە چارەسەر بکرێن. بەداخەوە وەکوتم دۆستیەکانی مافی مرۆڤ لە ژێر مەترسیدان و لەوەش زیاتر ئەوەیە کە زۆر زەحمەتە وڵاتێکیان ڕێبەرێک ببینیت لە جیهاندا هەنگاو بنێت و بڵێت ڕێگە نادەم مافەکانی مرۆڤ پێشێل بکرێت یا بنکۆڵ بکرێت. بەڕای تۆ نکۆڵیکردن لەو پێشێلکاریانە وەکو لە ڕاگەیانەکانی هەم حکوومەتی نێوەندی لە بەغدا و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش کە دەیبینین دەکرێت وەکو بەشێک لەو چارەسەریە تەماشا بکرێت کە تۆ داوایەکەی؟ No, I mean, that's absolutely a concern, and I think it's. نانا ئەمە بەڕاستی جێی نیگەرانیە بەڵام لە هەمان کاتیشدا جێی سەرسوورمان نییە حکوومەتێک دژی ئەو راپۆرتانەی لەسەر مافەکانی مرۆڤن و ئەو زانیاریانەی سەرنجەکان ڕادەکێشن بڵاو دەکرێنەوە بۆستێتەوە. بەڵام پێویستە بەردەوام بین لەسەر ئەم سەرنجڕاکێشانە هەرچەندە بمبورە دەگەڕێمەوە سەر ڕەوشی ئیستای ئەمریکا کە ڕەوشەکە ڕوو لە خراپیە و زانیاریەکان بڵاو دەکرێنەوە و خەڵق دەپرسن کامیان دروستە و کامیان نادروستە. ئەم جۆرەشتانە لێرەش هەنوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤ پێویستە بەردەوام بێت وەک ململانەیەک بۆ ئەو پرینسیپانەی بڕوات پێیانە. بەردەوام بن لەسەر بڵاوکردنەوەی زانیاریەکان و بە ئاستی جیاجیا داکۆکی لە مافەکانی مرۆڤ بکرێت. پێشێلکاریەکان دەکیومنت بکرێن. کاتێک دەسەڵاتداران نکۆڵی دەکەن بە بەڵگەوە بەڕێنگاریان ببیتەوە. هەروەهاش یارمەتیدانی قوربانیەکانی ئەو پێشێلکاریانە جا ئایا لە ڕێی خزمەتگوزاری سیڤیلەوە یان لە ڕێی پارێزراوی یاساییەوە بێت. ئێستا ساتە وەختێکی سەخت و دۆسەی ئاڵۆزن. ئەو ماوەی لە عێراق بووم هەر لە هەرێمی کوردستان دانیشت بووم بەڵام بەرنمەکانی سەرانسەری عێراقم بەڕێوە دەبێت. هەندێک بەرەو پێشچوونم بینی کۆمەڵگەیەکی بەهێزی سیڤیلی هەیە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی. لە هەرێم کاریگەریان هەیە و گۆڕانکاریمان بینیوە بۆ نمونە لە ئێستا سیڤیلەکاندا گۆڕانکاریمان لە گوتارەکانی ڕێبەرانی کورد بینیوە وەک هی سەرۆکوەزیر کە دەڵێت پشتیوانی لە هەوڵەکانی کۆتایی هێنانی توندوتیژی دژ ژنان دەکات بەڕێوبەرایەتیەک پێکێنراوە بۆ نەهێشتنی توندوتیژەکانی دژ ژنان. ئەمانە هەنگاوی باشن بەڵام هێشتا کاری زۆر زیاتر ماون بکرێن. ئەوە گرنگە کە لە ناو ڕێبەرایەتیدا شوێنێکیان هەیە بۆ ئیشکردنی خەڵق بۆ گۆڕینی سیستەمەکە. ئەرکەکان ئاسان نییە. قەیرانی دارایی و شەڕی داعش هێندەی تر ئەرکەکانیان قورستر کردووە بەڵام گرنگە بزانرێت هەندێک بەرەو پێشچوون هەن. ئەمەش نیشانەیەکە کە داکۆکیکردنەکان کاریگەری خۆیانیان هەبووە. ژنان و پیاوانێکی بەهێز هەن لە سەرانسەری عێراقدا ئەم ئەرکانە بەڕێوە دەبن و ئەمەش بەلای منەوە هەندێکی گەورن. یاسا هەیە بەڵێ بەڵام ینی تەنانەت ڕێکخراوە سیڤیلیەکانیش لەو گازاندی ئەوە دەکەن کە ئەو یاسایانە جێبەجێ ناکرێت. پشتیوانی لە مافەکانی ژنان هەیە بەڵێ بەڵام هێشتا گرفتی ئێژگار زۆر ماوە و هیچ کەسێک لەسەر تاوانێک کە بەرامبەر بەژن بکرێ سزایەکی ئەوەندە نەدراوە کە ببێتەوانەیەک بۆ لایەکی تر. لە ناو ڕێبەرانی کووردا قسەکردن لەسەر ئەم مافانە و ئەم ئازادیە سیڤیلیانە هەن بەڵام هێشتاش پێشەلکاریەکان بەردەوامن. هەڵەکە لەکوایە؟ I think you raised a really important point, which is that passing the law is the first step. خاڵێکی زۆر گرنگت باس کرد. بەسەندکردنی یاسا هەنگاوی یەکەمە و قورسترین هەنگاوی جێبەجێکردنێتی. ئەوەی دەمەوێت باسی بکەم یاساکانی جێبەجێ دەکرێن بەڵام بە فراوانی نە یان بڵێم لە سەرانسەری عێراقدا. پارێزەرم بینیون دەچنە دادگاکان داکۆکی خۆیان لە دادگادا دەکەن و سەرکوتیش بوون. خەڵقیشم بینیوە لە سەرکوشتنی ژنان بە ناوی شەرەفەوە دادگایی کراون و گوناهباریش کراون.
هەر بۆیە ناڵێم یاساکان جێبەجێ نەکراون، بەڵام دەڵێم پێویستە زیاتر جێبەجێ بکرێن. هەروەها جێبەجێکردنیشی بۆ هەموو کەسێک وەکو یەک بێت ئەو خەڵقانی پەیوەندیان لەگەڵ دەسەڵاتدا هەیە یان کاریگەریان هەیە پێویستە لەبەر دەم یاسادا بە یەک چاوسێر بکرێن. هێشتا کاری زیاتر ماوە بکرێت. من ناڵێم ڕەوشەکە زۆر باشە، بەڵام دان بەوە دادەنیم هەر هیچ نەبێت هەندێک گۆڕانکاری هەبوون و ئەمەش پێویست بوو وەها بکات خەڵق هەوڵی زۆرتر بدات بۆ جێبەجێکردنی یاساکان و بۆ پەرەپێدانی یاساکانیش، چونکە هێشتاش بەندی یاسایی هەن لە بەرژەوەندی پاراستنی ژنان و کچاندانی. بۆ نمونە پەرلەمانی عێراق یاسایی بازرگانیکردن بە مرۆڤەوەی پەسەند کرد. ئەمە یەکێکە لە یاسایانی جێبەجێ نەکراوە. لە هەرێمی کوردستانیش ئەو یاسایە بوونی نییە. لە کاتێکدا کێشەیەکی گەورەی بازرگانیکردن بە کچان و ژنانەوە هەیە، بە تایبەتیش لە ئەوەها ڕەوشێکدا کە ژمارەی پەنابران و ئاوارە زۆرن و بەبێ بوونی یاسایەک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەوە بێگومان ناتوانێت هیچ شتێک بکرێت. هەر بۆیە ئەمە یەکێکە لەو شتانەی پێویستە سەرنج و سەنگیەکی زۆری بخرێتە سەر و بەڕژدی بیری لێ بکرێتەوە. بەڵام دکتۆر شەریزان یەکێک لە پرسە گرنگەکان کە ئێستا لە ناو کۆمەلگای سیڤیلدا باز دەکرێت پرسی ئەم جێبەجێکردنی یاسایانەیە کە دەرکراون، ئەمەش دەبەستنەوە بەسەر بە مەسلەی ئەگەر و نەگەری سربەخۆیی دادگاکانەوە لە هەرێمی کوردستاندا. نازانم تۆ چەند لەگەڵەوەدا هاوڕایت. I think it's probably پێم وایە دەشێت. پێم وایە دادوەر هەیە بتوانێت پێداچوونەوە بە دۆسیەکاندا بکات بەبێ ئەوەی بکەوێتە ژێرباری کاریگەریەکانەوە. بەڵام نیگەرانیەکە لەوەدایە کە گەندەڵیەکی زۆر لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا هەن. جابۆیە کاتێک کەسێکی ئازبەرز دەچێتە بەردەم دادگا، ئەوە مەترسی هەیە گوناهبار نەکرێت و ڕێگەیەک دەدۆزرێتەوە تا کاریگەری لەسەر دادوەرهەندا بنێن. ئەمە یەکێکە لە کێشەکانی عێراق بە گشتی و واجەی نیگەرانیە. لە کاتێکدا دادگا دەیەوێت کاری خۆی بکات، ئەوە دەستێوەردان دەکرێت لە کارەکانیدا. دۆسەیەک دەبرێتە دادگا، بەڵام شارەکانی دەرەوەی دادگا وەها دەکەن چارەسەریەکی وتوێژ لە سەرکراوی بۆ ببینرێتەوە و بەداخیشەوە دادوەرەکانیش ئەم ڕاستیە لە بەردەم خۆیاندا دادەنێن. ئەمەش لە زۆرێک لە دۆسیەکاندا دەبینرێت وەک دۆسیەکانی توندوتیژی دژنان، پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. هەر بۆیە ئەم دیاردەیە پێویستە ببێتە جێی سەرنجی خەڵق و کاری لەسەر بکرێت بۆ چۆنێتی کارکردنی سیستەمی دادوەری و بۆ ئەو کەسانش کە خەڵقی ئاسایی و دەسەڵاتیان نییە. لەگەڵ ئەوانەی خاوەن دەسەڵاتن و دەتوانن دەسەڵاتی دادوەری بخەنەژێر کاریگەریەکانی خۆیانەوە. دکتۆر بەڕای جەناب گرنگی ئەو راپۆرتانە بە تایبەتی راپۆرتە نێونەتەوەییەکان لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ بۆ نمونە راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا، راپۆرتی ساڵانەوەی ئەمنستی ئینتەرناشناڵ یا ڕێکخراوی هیومەن ڕایتس واچ، گرنگی چییە بۆ ئایندەی وڵاتان لە جیهانی سێیەمدا بە تایبەتی وڵاتێکی وەکو عێراق یا بۆ هەرێمێک وەکو هەرێمی کوردستانی عێراق؟ Well, first I want to say I think those reports are incredibly important. یەکەمشت دەمەوێت بڵێم ئەو راپۆرتانە بە شێوەیەکی بەرچاو گرنگن. پێم وایە پێویستە بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە هامان شێوە بن. نازانم ئەم بەڕێوەبەرایەتی ئیستای ئەمریکا چی دەکات لەسەر مافەکانی مرۆڤ یان بازرگانیکردن بە مرۆڤەوە. بەڵێ ساڵانە راپۆرتی مافەکانی مرۆڤ و بازرگانیکردنەکان بە مرۆڤەوە هەن. بەڵام نازانم هەڵوێستی ئەم بەڕێوەبەرایەتیە چی و چۆنیش دەبێت لە ڕوانگەی متمانە پێکردنی ئەو راپۆرتانەی ئەوەی گرنگە ئەو دەستگا و نێوەندانەی جێی متمانن وەک ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ یان ئەمنستی ئینتەرناشنڵ ڕێکخراوەکانی تریش بەڕاستی کارێکی گەورە و گران دەکەن لەسەر دەکمەندکردنی ئەو پێشێلکاریانەی لە سەرانسەری جیهاندا دەکرێن. راپۆرتەکانیان لەسەر بنچینەیەی دیمانەکردنە لەگەڵ قوربانیەکانی مافەکانی مرۆڤ و دیمانەکردن لەگەڵ ئەوانەی ئاگاداری ئەو پێشێلکاریانە بوون و بەڕاستی زانیاری زۆر گرنگن کە حکوومەتەکان نایەنەوێت ئاشکرا ببن. بەڕوانینی من هەموو کارکتەرەکان لە عێراق جا ئایا سەر بە حکوومەت بن یان سەر بەهێزە چەکدارەکان بن، هەر یەکەیان بە ئاستی جیاواز پێشێلکاری لە مافەکانی مرۆڤدا دەکەن و هیچ کەسێکیان پارێزرا و نین لەم دیاردەیە. ئەم دەستگایانە ئەو ڕاستیانە ئاشکرا دەکەن کێ بەرپرسیارە دەنگی قوربانیەکان بەرز دەکەنەوە. ئەگەر ئەم دەستگایانە نەبن کەس نازانێت چی ڕوودەدات. ئەمانە دەیانەوێت سەرنجەکان بە ئاراستەی ئەو پێشێلکاریانەدا ڕابکێشن و خەڵق وەڵامی خۆی هەبێت. هەر بۆیە ڕۆڵی ئەو ڕێکخراوە و دەستگایانە گرنگن. لە بەرامبەریشدا حکوومەتەکان دەڵێن ئەو راپۆرتانە هیچ نین و ڕەوانین.
هێندەی منیش ئاگادارم داوا لە حکوومەتەکانیش دەکرێت تا ڕای خۆیان بڵێن حکوومەتی هەرێم کە ناتەبا بێت لەگەڵ ناوەڕۆکی راپۆرتەکەدا وەڵامی دەبێت بەڵام لە کۆتاییدا بڕیارەکە لای ڕای گشتی و ڕێکخراوەکان و داکۆکیکەران خۆیانە چۆن سەر و سەودا لەگەڵ ئەو زانیارە ڕاست و دروستانەدا دەکەن. جنابە داماژە بۆ دەکەی دەڵێ ئەم راپۆرتانە بە تایبەتیوانی ڕێکخراوە نێونەتەوە یەکان راپۆرتی متمانە پێکراون. بەڵام ئێمە لە زۆرێک لە کاربەدەستانی عراقی و لە کاربەدەستانی کوردیشەوە تەنانەت ئەوەمان بەرجۆ کەوتو پێمان دەڵێن ئەم راپۆرتانە لەژێر کاریگەری ئەمیان ئەو لایەن یا ئەم شدە ئەو شتدا نووسراون. پێ دوایە ئەو ڕێکخراوانە بکەونە ژێر کاریگەری ئەم لاو ئەو لاوە؟ No, I don't think so. نانا پێم وانییە من بەخۆم پەیوەندیم کردووە بە لێکۆڵەرەوەکانی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان و ئەوەی من دەیزانم ئەوەیە کە خواستیان هەیە و دەخوازن لەگەڵ هەموو ئەوانەدا قسە بکەن کە زانیاریان لایە سەبارەت بەوەی لەسەر زەوی چی ڕوودەدات. ئەمانە ڕێکخراوی پرۆفیشناڵن ڕێکخراوی حزبینین بەبێ هیچ جیاوازیە قوربانیەکان و ئەنجامدەرانی ئەو پێشێلکاریانە نیشان دەدەن. ئەم جۆرە ڕوانینانە هەمیشە لە حکوومەتانەوەیە کە بەرژەوەندیان لە شاردنەوەی زانیاریەکان و بێدەنگی لێکردنە بۆ مەبەست و هۆکاری تایبەت. بەڕای من ئەو راپۆرتانە تەواو هاوسەنگن. راپۆرتەکان لەسەر بنچینەی لێکۆڵینەوەی بەرفراوان و هیچ لەو جۆرە ئەجەندایانیان نییە کە دەسەڵاتدارەکان باسی دەکەن بەڵکو تەنها ئەجەندایەکیان هەبێت ئەوەیە بزانن ڕاست و دروست چی ڕوویداوە و بە بەڵگا پشڕاستی بکەنەوە و دەکیومنتی دەکەن. ئەگەر ئەمان نەبن ئەوە حکوومەتەکانی لەشکر و هێزی ئاساییشان لە پشتەوە ئەو کارە ناکەن کە ڕێکخراوەکان دەیکەن و دەنگی قوربانەکان بگەێنن وەک ئەرکێکیان بۆ پاراستنی مرۆڤ و داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤ و ئاشکراکردنی پێشێلکاران و جەختکردنە لەوەی هیچ یەکێک لە پێشێلکاران پەنا پارێزیان نییە. دکتۆر شاریزان بەڕای جەنابە پاراستن و پەرەپێدانی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە ئەستۆی کێیە؟ دەسەڵاتدارانە یا لە ئەستۆی خەڵکو و ڕێکخراوە سیڤیلیەکانە؟ From my perspective, everyone has a role to play, but they might play different roles. بڕوانینی من هەریەکە ڕۆڵی خۆی هەیە ببینێت. بەڵام لەوانەیە هەریەکە و ڕۆڵێکی جیاوازی هەبێت. هەموو لایەک بەرپرسیارە لە پاراستنی مافەکانی مرۆڤ حکوومەتەکان بەرپرسیارن چونکە دەسەڵاتە زۆرەکە لای ئەوانە. حکوومەت یاسا دادەنێت سیاسەت دادەڕێژێت دەیسەپێنێت جێبەجێ دەکەن. هەر بۆیە حکوومەتەکان بەرپرسیارن لە پاراستنی مافەکانی مرۆڤ. هاوکات بۆ یارمەتیدان و کۆمەککردنی قوربانەکان و دەسرا گەیشتنیان بە دادگاکاندا و بەڕێنگاربوونەوەی پێشێلکاریەکان بەرامبەر مافەکانی مرۆڤ. پاراستنی قوربانیەکان کاتێک دێنە دەنگ ئەوە پێم وایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی سیڤیل ڕۆڵێکی ئەجگار گرنگ دەبینن ئەگەر ئەم ڕێکخراوانە سربەخۆیی خۆیانیان پاراست بێت و دوور بن لەوەی لەژێر کاریگەری سیاسی دابن کە جێی نیگەرانیەکی زۆرە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەهۆی ئەوەی بەداخەوە زۆرێک لەو ڕێکخراوانە پەیوەندیان بە لایەنە سیاسیەکانەوە هەیە. ئەمەش وەهای کردووە نەتوانن ڕخنە و ڕاندەزاییەکی تەواو دەرببڕن بەرامبەر دەسەڵاتداران. پێویستە ئەوەش بڵێم هەندێک لەو ڕێکخراوانە کە پەیوەندیان بە لایەنە سیاسیەکانەوە هەیە ئەرکی خۆیان بەجێگەیاندووە. ڕێکخراوە نێونەتەوەیەکانیش ڕۆڵی گەورەیان هەیە بە تایبەتی کاتێک ڕێکخراوە خوجەیەکان ناتوانن ئەرکی چاودێری خۆیان بە پێی پێویست بەڕێوەبەرن بەهۆی ئەو شار و مەترسیانی لەسەریانن لەلایەن دەسەڵاتدارانەوە. لە هەموو بارەکاندا پێم وایە ڕۆڵی ڕێکخراوە سیڤیلەکان گرنگترە بە تایبەتی بۆ دامینکردنی خزمەتگوزارە یاسایی و کۆمەڵایەتی و تەندروستیەکانی قوربانیەکان پێویستیانە. لە وەڵامی پرسیارێکی پێشووتردا ئاماژە بۆەوە کرد کە هەم لە عێراق و هەم لە هەرێمیش گەندەڵیەکی ئێژگار زۆر هەیە لە ژنگەیەکی وەها کە پڕە لە گەندەڵیدا پێت وایە ڕەوشی مافەکانی مرۆڤ بەرەو باشتر بڕوە یا دەفەتێکی هەبێ بۆ بەرەو پێشچوون؟ Well, I think پێم وایە ئەوەی زیاتر قورسی دەکات ئەوەیە کە ئەو خەڵقی لەگەڵ ئەو سیستەمەدا کار دەکات دەبێت بە هەمان شێواز لە بازنەکەدا بجوڵێت. بۆ نمونە ئەگەر پارێزەرێک بوێت دۆسەی کەسی داکۆکی لێکرا و دەست بکەوێت لە دادگایەکی بەغدا ئەوە دەبێت پارە بدات ئەو جا دەستیکەوێت. ئەمە بەشێکە لە سیستەمی گەندەڵ. گەندەڵیش پەلی هاویشتوات تەنانەت ئەوانەشی گرتوتەوە کە نایانوێت گەندەڵ بن و دەخوازن کارەکانیان دوور لە گەندەڵی بەڕێوە بەرن. ئەمە تەنها نمونەیەکە. نمونەیەکی تر ئەوەیە خەڵک چۆن پەیوەندیەکانی بە خەڵکی دەسەڵاتدارەوە بەکاردەهێنێت بۆ گەیشتن بە ئامانجێک لە ئامانجەکانی وەک داکۆکیکردن لە کەسێک لە دادگاکاندا بەدڵنیاییشەوە لە سیستەمێکی گەندەڵدا ئەمە یارمەتی دەردەبێت خۆ ئەگەر ڕاستە و خۆ بەسترابێتەوە بەو سیستەمە ئەوە بێگومان دەرفەتی زۆر باشترت دەکەوێتە بەردەست. بەڕاستی ئەمە کێشەیە ئەمە ئەو جۆرە سیستەمەیە خەڵق فێری گەندەڵی دەکات.
پرۆسی سیاسی لە عێراقدا وەکو دەوڵەت گومانێکی زۆری لەسەرە کامیان گرنگترە پێکهێنانەوەی دەوڵەتەکە لە عێراقدا یاخو پەرەپێدانی مافەکانی مرۆڤ ئەمە بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە. To be honest, I think they go together. بەڕاستی پێویستە هەردوو پێکەوە بن. پێم وایە لە ژنگەیەکی سەقامگیردا باشتر دەتوانیت داکۆکی لە مافەکانی مرۆڤ بکەیت ئەوەی پێویستە ببینرێت ئەوەی ڕێبەرانی لایەنە سیاسیەکان و لایەنە چەکدارەکان پێکەوە ڕێگەیەک بدۆزنەوە بۆ کارکردنی هاوبەش لە پێناون بەرژەوەندی گشتیدا. بەڕاستی ئەو ناکۆکی و دابەشبوونەوەی لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا دەیبینیت هەرگیز لە بەرژەوەندی خەڵق نین. خەڵق ئارامی دەوێت دەرفەتی کاریان دەوێت دەیانەوێت ئیش بکەن بەرهەمیان هەبێت منداڵەکانیان بنێرنە بەر خوێندن چەندان شتی تری لەو بابەتە. زۆر سەختە لە ڕەوشێکی ناسەقامگیردا کار لەسەر مافەکانی مرۆڤ بکەیت لە کاتێکدا شەڕ لە بەردەمی دەواازەکانتدایە و ئاسایشی نیشتیمانی و بەڕێنگاربوونەوەی تیرۆریزم وەک بیانویەک بەکار بهێنێت بۆ پێشێلکاریەکان و یان بۆ چارەسەر نەکردنی ئەو پێشێلکاریانەی دەکرێن. بەڕاستی هەر ئەمەشە بۆتە جێی نیگەرانیم لە ئەمریکا کە نازانین ڕەوشەکە بە چه ئاراستەیەکدا دەڕوا لەگەڵ ئەم هەموو گۆڕانکاریانە و وەچڕکردنەوەی تێرمەکانی ئاسایشی نیشتیمانیدا. هەستیش ناکرێت ئەم حکوومەتەش بایەخ بدات بە مافەکانی مرۆڤ کە دۆسەی بەنابەران بەشێکێتی. بەڵام نیگەرانی سەرەکی لەوەدایە ئەم دۆسیانە هەروادیە و دەبنە دیاردەیەکی جیهانی و ناسەقامگیری و ترسێکی زیاتریان هێناوەتە ئاراوە. لە ئەوها ڕەوشێکدا دەتوانیت داکۆکی لە مافەکانی مرۆڤ بکەیت بەڵام دووچاری دڵەڕاو کێ دەبیت ئایا ژەمە خۆراکی داهاتوو لەکوێوە بۆ دێت یان نیگەرانی هەبێت سەبارەت بەوەی لایەنە چەکدارەکان بێن و شارەکە یان ناوچەکە داگیر بکەن. ئەمانەوە دەکەن زۆر قرس بێت فشار بۆ سەروەری یاسا بکرێت کە بڕوام وهایە سەروەری یاسا بۆ دەوڵەتێکی متمانە پێکرا و کارێکی بنچینەیی و سەرەکیە. جابۆیە لە عێراقدا بەگشتی پێویستی بە ڕێبەرایەتیەکی باش هەیە. هیواداریشم داعش تێک بشکێت و لایەنەکان و خەڵق پێکەوە کار بۆ ئایندەی وڵاتەکەیان بکەن نەک بەردەوامی بە ناکۆکی و قەیرانەکانی نێوانیان بدەن هەر هیچ نەبێت لە پێناو ئەو خەڵقەی ماوەیەکی درێژە لە مەینەتیەکی زۆردا دەژین. People will find some way to work together. شەڕی داعش ئەکرێ وەکو بیانوێک لێک بدرێتەوە بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. I think governments often use national security and counterterrorism as a justification for. بەڕاستی حکوومەتەکان زۆر جار دۆسی ئاسایشی نیشتیمانی و بەڕێنگاربوونەوەی تیرۆریزم وەک ڕەوایی دانێک بە پێشێلکاریەکان بەکاردەهێنن. نایکەنە یەکێک لە ئەرکە سەرەکیەکان بۆ بەڕێنگاربوونەوەی پێشێلکاریەکان. سەرچاوەکان لە ئێستادا سنووردارن بەهۆی قەیرانی داراییەوە لە عێراق و بە تایبەتیش لە هەرێمی کوردستاندا. ئیتر ئەم سەرچاوانە خراونەتە خزمەت هەوڵەکان لە شەڕی دش داعشدا. تۆ سەرچاوەیەکی زۆرت لە بەردەستانیە بۆ چارەسەری دۆسێکانی تر. بۆ نمونە حکوومەتی هەرێم هێشتاش 3 شێڵتەری پاراستنی ژنان بەڕێوە دەبات بەڵام ڕەوشی ناو ئەو شێڵتەرانە زۆر خراپن. ژیانی ڕۆژانەی ئەو ژنانەی لەوێن زۆر قورسە. ئیتر کێشەکان لێرەوە دەست پێ دەکەن کە دەڵێت سەرچاوەکانم سنووردارە و لە شەڕی دژی داعشدا بەکاردەهێنرێن. ئەمە ڕەواییەکی هەیە چووکە دەبێت کۆتایی بە داعش بهێنرێت بەڵام لە بیرمان نەچێت پێویستە ئەم وڵاتە بنیاد بنرێتەوە و سەروەری یاسا بێتە ئاراوە و ئەو تا داعش یاسای شریعەت دەسەپێنێت. پاشنەمانی تیرۆریستان شوێنێتی دانانەوەی دامەزراوە یاسایەکان یەکێک دەبێت لە پرسە گرنگەکان و پرۆسەیەکی درێژخایانیش دەبێت. دوا پرسیارم ئەوەندەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانی عێراقیش بووی چەندێک خواستی ڕاستەقینەت بینی بۆ باشترکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ. I think I've seen more of an effort in the Kurdistan region. بەڕاستی پێت بڵێم هەوڵی زیاترم لە هەرێمی کوردستان بینی خۆم لەوێ بووم چونکە پارێزراوتر بوو. و پەیوەندیم هەبوو لەگەڵ زۆر نێوەند و زۆر کار بەدەستیشدا لە چوارچێوەی کارەکەمدا بەڵام لە بەغدا شتێکی ئەو تۆمان نەبینی تەنها یاسەی بازرگانیکردن بە مرۆڤەوە نەبێت ئەمەشیان سەپاندنی و جێبەجێکردنی زۆر قورسە بۆیە بەرەو پێشچوونێکی ئەو تۆم نەبینیوە لە بەغدا بەڵام لە هەرێمی کوردستان شتی زۆر گۆڕاون لە 2005ەوە کە سەردانی کوردستانم کردو لە 2007ەوە کە چوومە ئەوێ ساتە وەختێک بوو بۆ بەرەو پێشچوون و کرانەوە بۆ هەموو بوارەکانی مافەکانی مرۆڤ لە ئەزمموی خۆمەوە دەڵێم حکوومەتیش کراوە بوو بەرامبەر ئەو کارانەی دەمان کرد لەسەر ژمارەیەک دۆسێ لەوانە ئەشکەنجەدان توندوتیژی دژنان بازرگانیکردن بە مرۆڤەوە زۆر بابەتی تریش یانی مۆڵەتدان و بە ئاشکرایی باسکردنی ئەو دۆسیانە و بڵاوکردنەوەی راپۆرتەکانی رەخنیان لە خودی حکوومەتیەدا بووە
هەنگاوێکی باشن بەڵام داخراوەی حکوومەت لەم چەند ساڵی ڕابردوو ئەمەیان جێی نیگەرانیە مۆڵەتی کارکردن هەیە بەڵام زۆر هەستیارە بەرامبەر ئەو راپۆرتانەی پێشێلکاریەکان لە مافەکانی مرۆڤدا ئەشکرا دەکەن حکوومەتی هەرێم بەراورد لەگەڵ بەغدا کراوەترە بۆ ئەو کارانە بەڵام زۆریش هەستیارە بەرامبەر راپۆرتەکان هەر بۆیە پێویستە زۆر بە وریاییەوە کار بکەیت و ئەرکەکانت بەجێ بگەێنیت کاری من وەک ئەزمموی خۆم یارمەتیدانی قوربانیەکان بۆ ویستوشمانە بەردەوام لە پەیوەندی دابین لەگەڵ دەسەڵاتداراندا بۆ بەرژەوەندی قوربانیەکان بەگشتی وەڵامی ئەرێنیمان وەرگرتووە بەڵام لە هەمان دەمیشدا نکۆڵیکردنی زۆر هەبوون سەبارەت بە تونند و چیژەکان جا ئەمەش بەڕاستی جێی نیگەرانیەکی زۆرە. دکتۆر شەریزان زۆر سپاس دەکەم. Thank you.